ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی جگەرەکێشانە. تەندروستی جیهانی سەرنجی سەرەکی لەسەر مێرد منداڵ و گەنجانە. ڕێکخراوی تەندروستی جیهانی و هاوبەشەکانی سیویکی ئایاریان وەک ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تووتن و جگەرەکێشان دیاری کردووە. لەم ڕۆژەدا چالاکی تایبەت بە هۆشارکردنەوەی خەڵک ئەنجام دەدەن لەسەر زیانەکانی تووتن. هاوکات ڕێکخراوەکانی تەندروستی فشار بۆ سەر حکوومەتەکان زیاتر دەکەن بە مەبەستی گرتنەبەری ڕێوشۆنی تون بۆ کۆنتڕۆڵکردنی فرۆشتنی ئەو بەرهەمانەی تووتنیان تێدایە بە گەنجان. تەوەری ئەمساڵ تەرخان کراوە بۆ گەنج و مێرد منداڵان، چونکە بەپێی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێژەی جگەرەکێشان بە تایبەتی جگەرەی ئەلکترۆنی لە ناو مێرد منداڵاندا لە هەموو کاتێک بەرزترە و لە جیهاندا نزیکەی 37 ملیۆن بەکارهێنەری تووتن هەن کە تەمەنیان لە نێوان 13 بۆ 15 ساڵدایە. بۆچی کۆمپانیەکانی تووتن هەرزەکاران و مێرد منداڵان دەکەنە ئامانجی سەرەکی؟ کۆمپانیەکانی تووتن ساڵانە ملیاران دۆلار خەرج دەکەن بۆ ناساندنی بەرهەمەکانیان بە گەنجان، لەبەرەوەی ساڵانە ملیۆنان بەکارهێنەری تووتن دەمرێن یاخود واز لە جگەرەکێشان دەهێنن. بۆیە پێویستە کڕیاری بەردەوامی خۆیان هەبێت. قرارە نوێیەکانیان جێگرەوەی ئەو کڕێر و بەکارهێنەرانن کە بوونەتە قوربانی دەستی کۆمپانیەکانی جگەرە. نرخی گونجاو و ڕیکلامی بەردەوامی بەرهەمەکانی تووتن هۆکارێکی سەرەکین بۆ دروستکردنی ژینگەیەکی تایبەت کە منداڵان و هەرزەکاران بتوانن بە ئاسانی و بە نرخێکی کەم دەستیان بە بەرهەمەکانی تووتن بگات. هەرچەندە چەندین یاسا و سزای تون دەرکراون سەبارەت بەم بابەتە، بەڵام بەکرداری جێبەجێ نەکراون. بەپێی ئامارەکان بەرهەمەکانی وەک جگەرەی ئەلکترۆنی و کیسی نیکۆتین لە نێو گەنجاندا زیاتر باون بە بەراورد بە جگەرەی ئاسایی. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت لە هەندێک وڵاتی ئەوروپا ڕێژەی بەکارهێنانی جگەرەی ئەلکترۆنی لە نێوان مێرد منداڵاندا 2 بۆ 3 هێندە زیاترە لە ڕێژەی جگەرەکێشان. کاریگەریەکانی تووتن و جگەرەکێشان بەپێی ئامارەکان ساڵانە زیاتر لە 8 ملیۆن کەس بەهۆی جگەرەکێشانەوە دەمرن. ڕێکخراوی تەندروستی جیهانی لەبارەی قوربانیەکانەوە دەڵێت نزیکەی 7 ملیۆن کەسیان بەهۆی بەکارهێنانی ڕاستەوخۆی تووتنەوە دەمرن، نزیکەی 1 ملیۆنی تر بەهۆی کاریگەریەکانی دووکەڵی جگەرەوە دەمرن و جگەرەکێشیش نین. جگەرە دەبێتە هۆی توشبوون بە نەخۆشیە باوەکانی هەناسە توندی و چەند جۆرێکی شێرپەنجە، لەوانە شێرپەنجەی سیەکان. جگە لە شێرپەنجە نیکۆتین و جگەرەکێشان دەبنە هۆکاری بەرزبوونەوەی فشاری خوێن و چەندین گرفتی تەندروستی تر. بەپێی ئامارێکی ئەم ساڵی ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆرینەی بەکارهێنەرانی تووتن دەکەونە وڵاتانەی باری ئابووریان خراپ و مامناوەندە کە ژمارەیان نزیکەی 1 ملیار و 300 ملیۆن بەکارهێنەر دەبێت.